باوتان لەبێ هەم کاتتان باش بەڕێزان هەواڵەکانیم کاتژمێرەتان پێشکەشەکەین. دەوڵەتی تورک بردومانی چیای مەتینای کرد. پێشنیوەڕۆی ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک بردومانی چیای مەتینای کردو و تاوەکو ئێستا زیانەکانی نەزاندراوە. پێشنیوەڕۆی ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیای داگیرکرد بردومانی چیای مەتینای لە سنووری ئامێدی سەر بە پارێزگای دهۆ کرد. بەپێی سەرچاوە هەرێمیەکان دەوڵەتی تورکیا بە فڕۆکەی جەنگی بردومانی چیای مەتینای کردووە. بەڵام تاوەکو ئێستا زیانەکان لەباری بردومانەکە نەزاندراوە. جێگای ئاماژەیە دەوڵەتی تورک بە بەردەوامی بردومانی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان دەکات و هاوڵاتیانی مەدەنی بامانج دەگرێت. بەڵام سێ بارزانیە دەسەڵاتدارەکە بەردەوامن لە دیدار و چاوپێکەوتن لەگەڵ ئەردۆغان و وەزیری شەڕی تایبەتی دەوڵەتی تورکیا. ڕێکخراوی هومان رایتس هۆچ راپۆرتێکی سەبارەت بە دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی ئەو ناوچانەی کە دەوڵەتی تورک و چەتەکانی داگیریان دەکا و بردومان دەکا بڵاو کردوتەوە و تێیدا بەرپرسیارەتی هەموو ئەو پێشێلکاری و ئەشکەنجادانانەی بەرامبەر بە دانیشتوانی و ناوچانە دەکرێن خستۆتە ئەستۆی دەوڵەتی تورکەوە. هومان رایتس هۆچ لە راپۆرتەکەیدا بڵاوی کردوتەوە لەو ناوچانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا کە لەلایەن دەوڵەتی تورکەوە بەرپرسیارەتی پێشێلکاری گەورەکان و تاوانە جەنگیانەی کە لەلایەن هێزەکانی خۆی و گروپە چەکدارەکانی لە یارگیری تورکیا ئەنجام دەدرێت لە ئەستۆ دەگرێت. راپۆرتەکە لە 75 لاپەڕە پێکاتوە تێیدا سەرچاوە تایبەتیەکانی ڕێکخراوەکە ئاماژەی بۆ بکرێت تورکیا بەهێزی چەک چەند پێشێلکارێکی لە ناوچەکانی باکووری سووریا کە داگیری کردوون تۆمار کردووە بۆ پێشێلکاری و تاوانانەش باسی کردو بریتین لە ڕفاندن دەستگیرکردن ئارەزومەندانە دەست بەسەرکردنی نایاسایی تونند و تیژەی سێکسی ئەشکەنجەدان لەلایەن چەتەکانی دەوڵەتی تورکەوە لە پێکاتە جیاوازەکان. هومان رایتس هۆچ بۆی دەرکەوتووە کە چەتەکانی دەوڵەتی تورک و دەستگا هەواڵگریەکانی تورکیا بەشدارن لە جێبەجێکردن و سەرپەرشتیکردنی پێشێلکاریەکان. هەروە ڕێکخراوەکە پێشێلکاریەکانی مافی نیشتەجێبوون و زەوی و مڵک و ماڵی بەڵگەداری کردووە لەوانە تاڵان دزیەکی بەربڵاو دەست بە سەرداگرتنی مڵک و زەوتکردن و شکست هەوڵەکانی لێپرسینەوە بۆ سنووردارکردنی پێشێلکاریەکان یان دابینکردنی قوربانیەکان. هاوکات هومان رایتس هۆچ لە کۆڵینۆی لە دۆسی 4 کەسی پلە باڵا کردووە کە دەستیان لە پێشێلکاری گەورەدا بووە کە هیچ کامیان دادگایی نەکراون و سێ کەسیان لە سادا پۆسی باڵان هەیە لە بەکرێگیراوانی سوپای نیشتیمانیدا هەن بەپێی سەرچاوی ئاگادارانی ڕێکخراوەکە. بەپێی سەرچاوەیەک شەوی ڕابردوو هێزێکی سوپای دەوڵەتی تورک ڕەوانەی چیای کامنرێک لە سنووری ئامێدی کراون لەوێ بارەگایەکی نوێیان دروست کردووە. شەوی ڕابردوو هێزێکی سوپای دەوڵەتی تورک ڕەوانەی چیای گامنرێک لە شارۆچکەی ئامێدی سەر بە پارێزگای دوهۆ کراون. بەپێی سەرچاوێکی هەرێمی هێزەکانی دەوڵەتی تورک لە گردی باروخێ لە شارەدەی کانی ماسی سەر بە شارۆچکەی ئامێدی جێگیر کراون. هەر بەپێ و سەرچاوەیە دەوڵەتی تورک بارەگایەکی نوێی سەربازی لە ناوچەکە دروست دەکات وەک ئەوەی کە کۆمەڵی دیمەنیش بڵاو کراوەوە. هێزەکە لە ڕێگەی سەرەکی گوندی ڕابینە بە ژمارەی زۆر تانک و ئۆتۆمبیلی سەربازی چوونەتە قەڵای چیای گامنرێک. ئەمە لە کاتێکدا کە دەوڵەتی تورک دایان بنکە و بارەگای لە قوڵای خاکی باشووری کوردستاندا کردو و نزیکەی 40 کیلۆمەتر لەشکرکێشی ئەنجامداوە و بە بەردەوامی بردومانی گەرمیان چەمچەمان ڕانی و هەرێمەکانی پاراستنی مەدیا دەکا و هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرێت. بەڵام سەرانی بارزانی هەمیشە لەگەڵ ئەردۆغان و سەرانی دیکەی دەوڵەتی تورک چاوپێکەوتن ئەنجام دەدەن و هیچ هەڵوێستێکیشیان لەو بارەوە نییە. گەریلا تیڤی دیمەنی ئۆپراسیۆنی شۆڕشگەری شەهید دۆغاڤیانی بڵاو کردوتەوە. نیوەڕۆی ئەمڕۆ ماڵپەڕی گەریلا تیڤی بەشی یەکەمی دیمەنی ئۆپراسیۆنی شۆڕشگەری شەهید دۆغاڤیانی بڵاو کردو کە لە حەڤەیە مانگە لە دژی سوپای تورک لە گردی جوودی لە زاپ ئەنجامیاندا بوو. تێیدا 37 داگیرکەر سزادراون تەواوی گردەکە لە داگیرکەران پاکراوەتەوە. ماڵپەڕی گەریلا تیڤی بەشی یەکەمی وەکو ئاماژەمان پێدا دیمەنی ئۆپراسیۆنەکەی بڵاو کردوتەوە. دیمەنەکە ماوەی 10 خولەکە گەریلا تیڤی لە کۆتای ڤیدیۆکەدا ئاماژەی بۆ داوە کەمە بەشی یەکەمی دیمەنەکەی واتە بەشی دیکەی بە دوواداتێ دەردەکەوێت کە گەریلاکانی ئازادی بە تەواوەتی دەستیان بەسەر گردەکەدا گرتووە و تەواوی بنکە و بارگاکانی داگیرکەران دەسووتێنن. لە ناویشاندا بەشی هەواڵگری و فەرماندەی هێزە داگیرکەرەکان هەیە و دەستیان بەسەر چەندین چەکی بیکەیسی نیشانە شکێنی بورە مەبەتە و کۆمەڵە کەرەسەی سەربازیدا گرتووە و دەنگی گەریلاکانی ئازادی دەبیسترێت کە هەلهەلەی سەرکەوتن لێ دەدەن و دەڵێن ئاگرکەوتە ڕۆمێ ئاگرکەوتە دڵی ئەنقەرە ئێرە زاپە ڕاکردن نیە دەبێ بمرن. حەڤەیە مانگە هێزەکانی گەریلا بڵاوی کردبوو کە هێزەکانیان ئۆپراسیۆنێکی شۆڕشگەریان بە ناوی شەید دۆغاڤیان لە دژی دەوڵەتی تورک لە گردی جوودی لە ناوچەی بەرخۆدانی زاب ئەنجامدا و لە کامدا 37 داگیرکەر سزادراون کە یەکێکیان فەرماندەی هێزەکانە و هەروە دەستیان بەسەر 22 چەک و کۆمەڵی کەرەسەی سەربازیدا گرت و تەواوی گردەکەش لە داگیرکەران پاکراوەتەوانە. ماوەی 95 ڕۆژە مانگرتن
زیندانیان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەردەوامە لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەسی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 95مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کرد. چالاکیەکە لە ڕۆژی 95میندا مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و تاوەکو ئێستاش ئەو مانگرتنە بەردەوامە. سبەینێ هەڵبژاردن لە ئێران دەست پێ دەکا و دەنگی بایکۆت بەرزتر دەبێتەوە. بڕیارە سبەینێ هەڵبژاردننی پەرلەمانی ئێران و ئەنجومەنی شارەیانی ڕێبەری بەڕێوە بچێت. هەر لە ئێستاوە دەنگێکی بەرزی بایکۆت بە وڵاتە هەیە و ئاسی بایکۆتیش بەرز بۆتەوە. لە کۆی 85 میلیۆن هاوڵاتی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان 61 میلیۆن هاوڵاتی مافی دەنگدانی هەیە. هاوکات زیاتر لە 15,000 کەس بۆ پەرلەمان کاندیدن، 144 کەسیش بۆ ئەنجومەنی شارەزایانی ڕێبەر کاندیدن. سەرەڕایەوەی سبەینە هەڵبژاردنەکە دەست دەکات، بەڵام چالاکوانانی باریژنا لە شاری سنە دەڵێن بایکۆتی هەڵبژاردن 12مین خۆلی پەرلەمان دەکەن. بانگەوازیشان بۆ خەڵکی ئێران کردووە کە ڕۆژی یەکی ئادار لە ماڵەکانیان بمێننەوە و جۆرە هەڵبژاردنە ڕەت بکەنەوە. بەپێی ئامارەکان لە کۆی 85 میلیۆن هاوڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان 61 میلیۆن کەس مافی دەنگدانی هەیە. 15200 کەس بۆ 290 کورسی پەرلەمان کاندیدن، 144 کەسیش بۆ 88 کورسی ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری کاندیدن. 59000 بنکەی دەنگدان لە سەرانسەری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بۆ دەنگدەران ئامادەن. بە پێڕاگەیەنراوی وەزارەتی ناوخۆی ئێرانی 30 میلیۆن دەنگدەر واتە نزیکەی نوێی دەنگدەرانی ئێران ژنن. ڕێژەی کاندیدانی ژن تەنها لە 12ە. لە کۆی 290 پەرلەمانتاری ئێستا تەنیا 16 پەرلەمانتار ژنن. بڕیاری هەڵبژاردننی هەردوو دامەزراوە یاساییەکانی ئێران بە یەک خولی بەڕێوە بچێت. چاودێرانی ئێرانیش پێیان وایە هەڵبژاردنە سارترین هەڵبژاردننی هەموو تەمەنی کۆماری ئیسلامی ئێرانە. چاوەڕێ دەکرێت لە هەڵبژاردنەکەدا کەمترین ڕێژەی بەشداری هاوڵاتیان تۆمار بکرێت، چونکە بۆ یەکەم جار سەدان کەسایەتی سیاسی و ڕیفۆرم خوازەکان لە ئێران و ڕانگەیاندووە کە لەو هەڵبژاردنەدا بەشدار نابن لەبەر ئەوەی هیچ هێوایەکیان بۆ گۆڕانکاری نەماوەتەوە. هاوکات زەینەب جەلالیان زیندانیکراوی سیاسی کورد لە زیندانەوە پامێکی بڵاو کردوتەوە تێدا داوا دەکا وڵاتیان بایکۆتی هەڵبژاردنەکانی ئێران بکەن و دەشڵێت بەخۆی داواکردنی مافەکانی هاوڵاتیان لە زیندان ماوەتەوە، بۆیە داواکارن لەبەر ئەو لە ماڵەکانیان بمێنێتەوە بەشداری هەڵبژاردن نەکەن. زەینەب جەلالیان زیندانیکراوی سیاسی کوردە لە زیندانەوە ئەم پامەی بڵاو کردوتەوە و داوا دەکا کە هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان و تەواوی ناوچەکانی دیکەران بایکۆتی هەڵبژاردن بکەن و دەڵێ بەهۆی داواکردنی مافەکانی هاوڵاتیان لە زیندان ماوەتەوە، بۆیە داواکەن کە لەبەر زەینەب جەلالیان ماڵەکانیان بمێننەوە و بەشداری هەڵبژاردن نەکەن. زەینەب جەلالیان ساڵی 1982 لە شاری ماکۆ لە پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. زستانی ساڵی 2008 لە کرماشان دەست بەسەر کرا. ئەو بە تۆمەتی هەوڵدان دژی یاسایشی نیشتیمانی شەڕ دژی خوددا بە سێدارە سزادرا و بەڵام دادگای پێداچوونەوەی حکومەکەی بۆ زیندانی هەتایی گۆڕیوە. بڕیارە سەرەتای هەفتەی داهاتوو سەرۆکوەزیرانی عێراق جارێکی دیکە لەگەڵ هەڵپەیمانی بەڕێوەبردننی کەرکووک کە لە پێکاتە جیاوازەکانی شارەکە پێکاتەوە کۆبێتەوە لە بارەی پێکەنانی حکومەتی خۆجەیی کەرکووک گفتوگۆ بکەن. بەپێی زانێرەکانی ڕۆژنووس لە سەرچاوێکی یەکێتی و دەستی کەوتووە. بڕیارە ڕۆژی یەکشەممەی هەفتەی داهاتوو جارێکی دیکە محەممەد شاه سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ سەرکردە سیاسەکانی کورد عەرەب و تورکمان کۆبێتەوە. ئەو سەرچاوێت دەڵێ کۆبوونەوەکە بۆ تاوتێکردنی ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە. کۆبوونەوەی ئەنجومەنەکە پۆستی پارێزگاری کەرکووک بووە. سەبارەت بە پرۆژەی نوێژ لەسەر پۆستەکانی و شارە سەرچاوەکە یەکێتی باسیەوەی کردو هەر پێکاتەوە پرۆژەیەکی خۆی هەیە و بڕیارە لەو کۆبوونەوەیەدا پرۆژەکان بخرێتە ڕوو و گفتوگۆی لەسەر بکرێت. بەڕێوەتی هاوکاران و هاوڵەکانتان پێشکەش کرا هەر شاد بن.
که ده نهاتیه دیتن گودوالاتا که ده دلیلین گراد هدن دبر خدانین سردمی دو بمشت نور و ایروژی چاین کرمینج دو بو کوبانه و ایروژی عفرین دوالاتین زیتون ده والاتین آگر که ده نهاتیه دیتن گودوالاتا که ده دلیلین گراد هدن دبر خدانین سردمی دو بمشت نور و ایروژی چاین کرمینج دو بو کوبانه و ایروژی عفرین دوالاتین زیتون ده والاتین آگر ده کارو باری خواه بک عفرین آمن جیه که ده دل خواه ده چیک اجلاو المخابات و کرمیشاهی ابا سوار هاتن جیه که ده دل خواه ده چیک اجلاو حولیر سلیمانی سوار هاتن جیه که ده دل خواه ده چیک عفرینه اجلاو